لارکوێکەن و بینەری زوو من ئەم کاتان باش ئەمڕۆ لا نێوان هەرمی کوردستان و بەغداد دەبارەی ئەو پرسەی چەند ڕۆژێکە وەزارەتی دارایی بەنووسراوێک ڕایگەیاند تایبەت بە نەناردی موچەی مانگی پێنج بۆ هەرمی کوردستان لە ڕووی حکومی لە ڕووی سیاسی شۆڕاستیەکەی نێوان هەردوولا هیچی وا ڕووی نەدا هەیە و نییە چاوەکان لەسەر محکەمەی فیدرالین دادگای فیدرالین بۆی ئەگەر بکرێ بڕیارێکی وەلایی فەرمان سالارەک لە چوارچێوی و سکاڵایی کە تۆمار کرابوو دوێنێ لە دادگاکە فەرمانێکی سالاری دەربکە موچەی مانگی پێنج بێ ئەگەر نا چارەسەرێکی دیاریکرا و ڕاستیەکەی هێشتان هەست پێ ناکرێ سەرباری ئەمە ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان کۆمیتەی ناوەندی حزبەکە بە سەرپەرشتی بارزانی کۆبەوە دیارە ڕەخنەی هەبوو وەکو هەموو جارەکان پارتی لەبارەی پرسی مامەڵەی عێراق لەگەڵ هەرێمی کوردستانە ڕەخنەکانی دیاری کراون تقریباً هەمومانی زانی بەڵام ئەوەی ئاماژەیەکی ئەرێنی بوو ئەوەی پرسە بەڵام ڕاستیەکەی کاتێک ئەیبەستیتەوە بە ئەو دۆخی کە عێراق وە بەرەوڕووی ئەڕوا هەم هەڵبژاردن هەم پێشاتەکانی ناوچەکە و دووبارە بوونەوەی زۆری ئەم پرسەی ئەم کێشەی نێوان هەرێمی کوردستان و عێراقیش ئیتر پرسیارە جدیەکە ئەوەیە ئایا ئەکرێ موچەی مانگیەکی فەرمانبەرانیان موچەی فەرمان ئیتر ئەم پرسە وەکو جاری دیکەش لەم بەرنامە وتومە گەیشتووە ڕاستیەکەی ئیتر پێگەیشت ئەبێ بەلایەکە بکەوێ چیتر ئەم مامەڵەی بینی هەرێمی کوردستان و بەغداد ئەم ناکۆکیە لە بارەی تێگەیشتنە فیدرالیەکان ئەوەی چی مافوو بەرپرسیارەتی هەرێمی کوردستانە لە چوارچێوی عێراقی فیدرالە ئەمە بەیەک لای بێتەوە وەکو پرسێکی بەدڵنیاسی هەم قانونی لە نێوان هەردوولایە قسەکان زۆرن من لەگەڵ دوو میوانم ئەم پرسە تاوتویەکەم دکتۆر دارا محەممەد ئەمین وەزیری پێشووتری حکوومەتی هەرێمی کوردستان کاک دکتۆر دارە لە ستۆدیۆ لەگەڵمایە دکتۆر بەخێربی زۆر باشبی ئەحمەد ئەنساری شرۆڤەکار و شارەزای ئابووری بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمانن پێم وابێ دکتۆر ئەحمەد ماوەیەک ڕاوێژکاریش بووە لە ئەنجومەنی وەزیران نازان مەگەر لەوێ ما بێیان نا بۆم ڕاست کاتەوە بەڕێز ئەنساڕی ئێوەش بەخێر بێن هیوادارم زۆر باش بن دێمەلات بەس با لەگەڵ دکتۆر دڵنیایی گفتوگۆکە دەست پێ بکەم دکتۆر دارە ئەزمەیەکی کاتی ئەمەی هەیە چونکە قسەکە لەبارەی موچەی مانگی پێنجەوەیە یان نا هەڵکشانی جددیە هەڵکشانێکی توندی شەڕاستیەکەی لە بینی هەرێمی کوردستان و عێراق من بۆچی ئەڵێم هەڵکشانی جددی و تند ئەو ئەگەرم هێنا بەڵام کەناڵی ئەسمانی زووم و لە میوانە بەڕێزەکەش هیوادارم من هیچ گوێم لە میوانەکە بێ بەدڵنیایی لە ڕاستیدا من پێم وانە ئەم هەڕەشانە هەڕەشە جددی بن ویان پلانێکی استراتیژی بێ بۆ ئایندەیەکی جیاواز لەوەی کە ئێستا هەیە جگەلەوەی پەتای هەڵبژاردنە و هەم لە هەرێمی کوردستان و هەم لە بەغدا و شتێکی زیاتر نیانێ ئەمە تای هەڵبژاردنە تۆزێ گەرم بۆتەوە و دواتر دەچێتەوە جێی خۆی زوو نییە بۆەوەی لە ئێستا و ڕاستیەکەی تای هەڵبژاردن هەندێک لایەن لە بەغدا و لە هەرێمی کوردستان بیان گرێ لە کاتێکا قسەی لەبارەی موچەی خەڵکەوە و موچەی مانگ و دوومانگیش نییە 8 مانگە زانیشی لە ڕاستیە زوو نییە یانی ئێستا و مانگی شەشەوە هەڵبژاردننیش مانگی داکرێ و یانزاکرێن نیوە بەستم چەند مانگێکی ماوە و دواتریش لە بەغدا لە ئێستاوە بابەتەکە جددیە و گرنگە چونکە هەڵبژاردن لە عێراق هەموو جارێ گۆڕانکاریت بە دوای خۆیدا دێنێ وەکو هەرێم نییە ینی لە جێگای خۆی بێ برادرانی ئێمە بابەتی موچە بەلای منەوە کۆتایی پێ هاتووە زانی یەکەم بەو مانایی بە پێی دەستوری عراقی دەبێ موچە خۆرانی هەرێم لە بەغدا موچە وەرگرن دوو بە پێی بڕیاری دادگای فیدراڵی دەبێ حکوومەتی عراقی پابند بێ و
باوەڕ کە بڕیاری وەلاییشی نایە واگەر بێت و بارزانانی ئەو هەڕەشەی نەکردایە ئەم سەرێشەیە بۆ مانگی پێنجش دروست نابوو بێقڕە ئەهات بەزوتیان جوابی بنەوە بە شتێکی قانونی ڕاستە دادگای فیدراڵی بڕیاری داوا بێ موچێ بدرێ و ئەشدرێ لە بۆچوونی من هەیە مانگەش دێ ڕۆژی سێشەمە بڕیارە دەن هیچ دواتریشانی هەر بەم بەرز و نزمیە ئێمە نەزانی وەکو جیسکەکەی هەیەس لێ کردووە موچە خۆرەکان و هاوڵاتیانی کوردستان هەموو جارێ موچەکە دوای ماوەیەکی درەنگ دێ و بە حاڵێک دێ خەڵک لە بارێکی دەرونی خراپاژی دێ نایە بێ نەیە چی بەسەراتوە دوجار کە موچەکە هەربێ پێم وایە هیچی تازە نەکرا بەس بەو هەڕەشانەوای کرد جموجۆڵێک دروست بێ بابەتێکە باس کرێتەوە جارێکتر من پێم وایە بە پرسانی یارێن بێدەنگ بن نەجوڵێنەوە زۆر باشترە و سەلامەتترە بارودۆخەکەش باشترە بێ گوتمان بە پێی دەستور دەبێ موچەیە بدرێەوە بە پێی بڕیاری دادگای فیدراڵی ئەبێ بدرێەوە بە پێی واقعی سیاسیش لەبەرەوەی یەکەم هەرێم ناردنەدەرەوەی نەوتی بە شێوەی ڕسمی ڕاگیراوە دووش ئەمریکەکانەوە باشە زانن ئەمریکەکان لەگەڵ ئەوەن کە موچە خۆران بدرێ و عراقیش لەم قۆناغا لە بڕیاری ئەمریکا دەرناچێ حکوومەتی عراقیش لە بارودۆخی ئێستا جۆرێک لە فشاری لەسرە ڕاستە بە بۆچوونی من ئەمریکا پلانی گۆڕینی ئەم حکوومەتەی نییە ئەوەی کەوا بڵێن جگە لە قسە شتێکی تر نییە لە ئێستادا پلانی گۆڕینی حکوومەتی عراقی نییە حکوومەتیان دەسەڵاتی عێراق من دەقیقتر بێڵێن حکوومەت وەکوا بێ بڵێن ئێوێ سوودانی لە حکوومەتە بمێنێت من یەکەم جارێ وەکو حکوومەت لەگەڵ سوودانی پەیوەندی باشە و پێشی پەسەندە و بە بۆچوونی من بە دووریشی بە باشیشی بەخراپی نازانێ بشمێنێتەوە وەکو دەسەڵاتیش لەم قۆناغەیە ئەمریکا بۆچی دەسەڵات گۆڕێ پشەوێکی بۆ دروست بێت تایبەتی لە سیاسەتی ترامپان نییە هەر گۆڕانکاریەک زەرد لە بەرژەوەندەکانی ئەمریکا بە نایکە لە ئێستادا زەرەدی لێدا ئابووری عێراق بەرژەوەندەکانی هەمووی لای ئەمریکایە لەبەرەوە شیعەش لە بارودۆخێکی وەک ئێستاە کە جۆرێک لە فشاری هەیە بۆ گۆڕانکارانەی کە لە سووریا بووە تورکیا ئەمریکا ناوچەکە هەر هەمووی دێمە بەسم بەهۆی ئەمانەوە لەم بارودۆخان نایەوێ موشەی فەرمانبەرانی هەرێم ببڕێ باسی سێ پێدراوت کرد سێ گۆڕاوت کرد دەستور محکمەی فیدرالی و واقعیشەوەی کەمی کوردستان نەوتەکە ڕاگیرا و ئەبێ موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان بیرێ بەڵام بەڕاستی بەردەوام گرفت بۆ موچە دروست بووە دراوە بەڵام کەواتە بۆ یعنی بێ قسەیەکی مەسعود بارزانی کە ئەڵێ دواکەوێنەی نێرن بەڕاستی قبوڵی ناکەین بۆ واقعی نەبێ دواکەوتووە نانێڕێ گرفتی بۆ دروست دەکرێ لەوچێ کێشەکەمان لەوا بێ کەوتی قبوڵی ئەزانیی موچە خۆرانی هەرێم زیاد لە 10 ساڵە بەردەوام وایە 10 ساڵە لەسەر یەک دواکەوێ نانێردرێ بودجەکە نانێرن بە تەکلیف بەواستە ئێران تەدەخلی کردو هەموو جارێ تا نردویانە مام جەلال سەر کۆمار و هەوڵێکی جددیەدا هەموو جارێ تا لە بەغاوایە نارتاوش لە حیاتا بوو یعنی ئەمە شتێکی تازە نییە ئەم هەڕەشانە بابەتەکان چارەسەر ناکات چکە هەڕەشەکان لە قسە تێپەڕ ناکەن جددی نین باشە ینی دوای 10 ساڵ لەسەر یەک بەردەوام دواخستنی بودجە و موچە و ئەمانە حکوومەتی هەرێمی کوردستان کام هەنگاوە جددی نا کام هەنگاوەی نابەوەی کە عێراق ناچار بکە بۆ لە بەرژەوەندەکانی خۆیان هاوپەیمانن لەگەڵ بەغدا کێشیان نییە کێ سوودانی کردو بە سەرۆک وەزیرانێکێتی و پارتی کێ هاوپەیمانی بوون ئەوان یعنی ئەوان لە حکوومەتەکەیان پۆستە باڵاکانی ناو حکوومەتەکە یەکێتی و پارتیە ئەوەی کە کوردن بۆ کە دێتە سەر موچە ینی کە بەرژەوەندی خەڵکە موچەکە دوا ئەکەوێ و بەرژەوەندی خەڵک پێێتە مەترسیەوە و هەڕەشەکان لەسەرەوە دروزە بێ ئەی بۆ هەڕەشەکان ناکەن بە جددی و وەزیرەکانیان بکشن لەبارەی کۆبوونەکەم ڕێی پارتی دیموکراتی کوردستان و ڕاستیەکەی ئەی بەسمەوە بە هەڵوێستی کوردستانی لەم بارەیەوە کاک ئەحمەد ئەنساری دووبارە سڵاوت لێ بێ هیوادارم زۆر باش بی ئەکرێ بزانین بۆچی بەغداد ئێستا ئەم هەنگاوی وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی بەرامبەر بە هەرێمی کوردستان گرتەبەر بەڵێ ئێوارتان باش سڵاو لە میوانە بەڕێزەکەتان و هەروە بینەرانتان ئەم بابەتانە بێگومان ئەوە سیستەمی سیاسی لە عێراق لە دوای 2023ەوە چەندین کێشەی هەڵپەسێراوی پێ تیا دروست بووە کە تا ئێستا چارەسەر نەکراوە لە چارچەوەیشیاندا موچەخۆران بە پێی بڕیاری دادگای فیدراڵی دەبێت هەموو موچەخۆران تەوتین بکرێ بۆەوەی هیچ جیاوازێک نەبێت لە نێوان دابەشکردنی
موچە و پشکی هەرێمی کوردستان ئەمە کارتێکی فشارە دژی هەرێمی کوردستان ئەو کەسانە پێویستیان بەم موچەیە چونکە لە ئەرکی گشتیدان کارەکانی خۆیان لە فەرمانگە و لە قوتابخانەکان لە نەخۆشخانەکان لە زانکۆکان جێبەجێ دەکەن ئەم بابەتە بابەتێکی بێزارکەرە بۆ براکوردەکانمان لەم قۆناغەدا ئەوە فشارێکی ئابوووریە لە سەریان ئەوەی کە ئاواتەخوازین ئەوەیە کە ڕێکەوتێکی سیاسی جدی هەبێ لە نێوان حکوومەتی ناوەندی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوەش لە چوارچێوەیەکی نوێدا بێ بۆ مامەڵەکردن و جەخت لەسەرەوە بکرێتەوە کە موچە خۆران دابڕێنرێت لە بابەتی بودجێ هەرێمی کوردستان تاوەکو بابەتی ئەو موچەیە کە لای داوە لە ئەو بودجێ دیاری کراوە ئەمە قوتی خەڵکە قوتی وڵاتیانە قوتی براکوردەکانمانە کە وڵاتی عێراقین مافیانێ شایستەی ساری تۆ باسی ڕێکەوتنی سیاسیەکەی سەرباری ڕێکەوتنە سیاسیەکە کە خۆی هەیە ڕاستیەکەی لە چوارچێوەی پێکێنانی حکوومەت ئەوەی ئیدارەی دەولەر ڕێکەوتنی سیاسی کراوە لەبارەی زۆرێک لە پرسەکانەوە ئەمە یەک دوو بڕیارەکەی دادگای فیدرالیش هەبوو بۆ ئەم پرسە بەڵام سەرباری ئەمانە هێشتان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە پرسی موچە بووە بە گرفتێکی گەورە بۆ خەڵک بەڵێ پێویستی بە خواستێکی ڕاستەقینایە پێش ئێستا وتم کە ئەم بابەتە پێویستی بە خواستێکی سیاسیە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی بۆ ئەوەی بابەتی موچە لە بابەتی بودجە دابڕێنرێت ئەم بابەتە پێویستە بەڕەچاو بکرێت و بەجددی وەربگیرێ دادگای فیدرالی کە بڕیاری دەرکردووە ئەو موچە لەسەر بانکەکانی دەرەوە هەرێمی کوردستان تەوتین بکرێت لە ڕاستیدا ئێمە بابەتی سیاست ڕبط کراوە بە بابەتی موچەوە ئەمەش کاریگەری خراپی لەسەر موچەخۆران و فەرمانبەران دروست کردووە چونکەوان لە ئەرکدان لە کاتێکی بێزارکەریشدا کە نزیک دەبینەوە لە جەژن موچە ڕاگیراوە ئەم بابەتە ئەگەر بە ڕێکەوتنێکی سیاسیش بێ هێڵی سوور هەیە موچە هێڵی سوورە نابێت بە هیچ شێوەیە پەیوەست هەبێ لەگەڵ بابەتی بودجە تێکەڵ بکرێت ئەگەر تێشی پەڕان دەبێت ئەو خەتە سووری تۆ باست کرد تێپەڕێنرا تێپەڕان بڕیارەکەی وەزارەتی دارایی ئەوەی تۆ ئەیبینی تێپەڕاندنی خەتەکە تێپەڕانێکی داراییە بڕیارێکی ئیداریە یان نەخێر بڕیارێکی سیاسی تێگەشتێکی سیاسی بێگومان ئەم بابەتە بابەتی فەرمانی وەلایی کە دەردەچێت پێویستە ئەو لایەنە دیاری بکرێت کە جەبەجێ دەکات دەستوریش ڕوونی نەکردوێتەوە کە ڕاگررتنی موچە لەسەر بنەمای تێپەڕاندنی بودجە بێت مۆزەف و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەشێکن لە دەوڵەتی عێراق بەشێکن لە پێکاتەی عێراق و پەیوەستن بەیەکەوە قەیرانە سیاسەکان بابەتی ڕادەستکردنی نەوت ئەمە کاریگەری لەسەرەوە بابەتە کردووە من پێم وایە بابەتی سیاسی خراوەتە ناو بابەتی موچەوە بەڵام پێویستە ئێستا بڕیارێکی خێرا بێ لە دادگای فیدرالیەوە بۆی فەرمانەوەلایەکە هەڵوەشێنێتەوە بۆی دۆخی موچە بگەڕێنێتەوە سەر ئەوەی کە هەبووە بۆەوەی موچە بدرێت تەنانەت بۆ مانگەنا بەڵکو بەردەوامێ بێ بە شێوەیەکی بەردەوام و موچە خۆرانیش هەمووی تەوتین بکرێت بۆ ئەوەی هیچ لایەنێکی سیاسی وەکو کارتی فشار بەکارینێنێت دژی براکوردەکانمان لە هەرێمی کوردستان فشار من ئەی قۆزمەوە لە پرسیاری دواترا دێمە سەری کاک ئەحمەد ئەنساری و ئەی بەستمەوە بە پرسە سیاسیەکان و هەندێک پرسیارم هەیە لەو بارەوە بەڵام کاک دکتۆر دارا کورد کاردانەوەی هەبوو بەڕوونی ینی پارتی دیموکراتی کوردستان هەر یەکەم ڕۆژ مەکتەب سیاسیەکەی ڕاگەندراوی هەبوو لایەنەکانی دیکەش بە دڵنیایی و قسەی خۆیان هەبوو بە شێوازی جیاواز لە هەرێمی کوردستان کاردانەوە کە بینرا بەڵام نوێنەرانی کورد لە بەغدا بە ئەنجومەنی نوێنەران و با بڵێن بە پەرلەمانی عێراق و بەوانەی دیکەیشەوە بە نزیکەی کاردانەوەکەی یەکگرتووتر بوو
پارتی ئەم ڕۆژەڵێ ئاماژەی ئەرێنی هەیە لەبارەی چارەسەربوونی ئەم پرسە جا نازانم مەبەستی تەنها موچە یەک مانگەیان پرسەکە بەگشتی بۆ ئەم ساڵ پامەکانی کورد گەیشت ئەم جارە بە حکوومەتی بەغداد لەبارەی ئەوەی کە ناکرێ ئاوایی تر مامەڵە بکرێ پامی کوردی زۆر دەمێکە گەشت بە بۆ چوونی من و ڕاستێکش ئەمەیە پامی کوردی زۆر ڕوونا کورد مادام ڕێگەی نەبووە ببێتە دەوڵات و ڕێگە نەدرابەوەی ڕێفراندۆمێکمان کرد نە کۆمەلگای نێو دەوڵەتی نە حکوومەتی عراقی نە دەرو دراوسێ بەدیلەکەیشی هەر ئەوە بوو پێش ڕێفراندۆم و دوای ڕێفراندۆمیش ئەمریکەکان وتیان داواکاریەکانتان چێ ئێمە زەمانیەکەین لە عێراقا مسۆگەرکرێ خۆیچێک لە داواکاریەکانی خەڵقی کوردستان بودجە و موچێ ئەم بابەتە لە دەستوری عراقیا بڕاوەتەوە دەبێ هاوڵاتیانی عراقی هەمویان یەکسان من لە داهاتی عراق ڕاستە هەرێم پێشەلکاری کردو گومانی تیانە بەڵام ئەوە دەستورە دوو بە پێی بڕیاری دادگای اتحادیە بێ موچە بدرێ و ڕانەگیرێ و لە بچوونی من ڕاش ناگیرێ بۆ ئەم جارش بڕیارێکە دەن و بۆ ئەو حەومانگەی تریش کەماوە هەر بڕیارە درێ و موچە هەر دێ من ئەمە بە مزایداتی سیاسیە بینم لە بینی بەغدا و هەرێمە من پێم سەیرە ئەوە من حەزم کرد لە کاگە ئەحمەد ئەنساریش ئەگەر پرسیار بکەیە خۆم ڕاستەوە خۆ بەڕاستی بگوێنم ئەمەڵێ بڕیاری دادگای اتحادیە چارەسەر بە تەڵتی نەکرێت دادگای اتحادی بڕیاری تەڵتینی دا حکوومەتی عراقی بۆ جێبەجێ نەکرد ئەگەر پێشترەوە داتاکانم لە نییە بۆیە ناتوانم موچە خۆران تەڵتینی بکەم و بیخەمە سەر بانقەکانی ڕافیدەین و ڕەشید کە بانقی فیدراڵین بۆچی ئێستا هەموو داتاکانی لایە هەموو وردەکاری موچەی لایە هەموو ڕقم حسابیەکانیشی لایە زۆر بە ئاسانی ئەتوانێت تەڵتینی کە بابەتەکە جیا کاتەوە موچە وەکو خۆیڵێ فەسڵی کا لە بابەتەکانی تر و ئیتر کێشەی موچە نامێنێ ڕاستەوخۆ موچەخۆر لە بانقە فیدراالیەکان کە بانق فیدراالیش بوو اتحادی بوو هی کوردستانیشەوە هی بەغداشە هەردوولایە موچەخۆریش نەم سەرشێ نەجاتێ بێ ئەم مزایداتی سیاسیش نامێنێ بەسەر یەکترا کە بە بۆچوونی من جگە لە مزایدەی سیاسی چیتر نییە هەر بێدەنگ بوونایە لە کاتی خۆیان باشتر بوو پاشان بۆ بە بەرجەوەندەکانی خۆیان هاوپەیمانن کێشەیەکیان نییە کە دێتە سەر موچەکە بابەتەکە وروژێنن حکوومەتی هەرێم ئەوان ئەگەر بێت و بڕیارەکەی دادگای فیدراالی جێبەجێ بکەن تەڵتین بکرێت لەسەر بنووکی فیدراالی موچە ڕاستەوخۆ بچێتە سەر هەژماری هەر ئاوڵاتیەک لە بانقی فیدراالی ئەو کاتا مێنێتەوە کێشەی بەغدا و هەرێم داهاتەکانە لە داهاتەکانە دەستور لە تا ڕادەیەک پشتیوانی حکوومەتی مرکزیە کاچکە نابێ هەرێم سەر بەخۆ بکە بەم گرێ بەسەش کە تازە کردوێتی و لە هەر دادگایەکی نێودەوڵەتیش و ناوخۆییش داواقیت کە من پێم وایە لەوانە حکوومەتی عراقی باتەوە چکە بێ پرسی حکوومەتی عراقی گرێبەستێکی وا گەورە بە پێی دەستور ڕێگە پێدراونیە چیەگەر گرێبەستی کۆن بێڵێن کۆنە و تازە کراوە هەر نابێ هەر بە پێی ئەتوانن لە دادگا محکەمە بەڵام ئەمان پەلایان نییە و ئەسڵەن بجێبەجێکردنی ئەو بڕیارە و دەست بەکاربوونی ئەو کۆمپانیانە کاتیوێ تاو کاتەیە گاتەوە ئینتاج و دەرهێنان عراق دەستی بەسەراگرێ وەکو چۆن ئێمە بۆریمان ڕاکێشاونەوە تەکە ڕۆیشت و دواتر وەستاندیان و خوانیانە بەکاری بێنن بۆیە ئێستاش من بە بۆچوونی من موچەکە هەردێ و بڕیارەکە جێبەجێ بێ و پێویستی بەم هەڵا و هۆسەیە نەبوو هەموو خەڵکی کوردستان بە حیزب و بە هاوڵاتی و بەتاکەوە لە مەوزوعی موچە خۆش نابێ بەڕاستی ئەگەر لە حکوومەتی هەرێمی قبول کردبێ لەبەر هەندێک هۆکار پیان وا بۆ ئەمە حکوومەتی خۆمانە و بمێنێتەوە باشە و لەوانەیە کۆمەڵێک هۆکار هەبوو بێ کە هاوڵاتی قبولی کردو بەڵام بەڕاستی پێم وایە لە بەغا قبولی ناکەگەر موچە نەدا و ئەمریکەکان و دراوسەکانیش و ئێرانیش و هەموو ئەمانە پێشتر تەدەخولیان کردو لە بابەتی موچەکە بۆ هەرێم بنێردرێ لە ئێستاشە ئیطار چوارچەوەی هەمانگی نایەوێت دۆستایەتی کورد لە دەستدا هەم هاوڵاتیان کە بابەتی موچەیە هەم مەرجعیەت کە دایم تاکیدی کردووە تێگەیشتنێک هەیە بەوەی کە ڕاستیەکەی ئەوەی ئەم کاری کردووە ئەوەندەی چوارچەوەی هەمانگیە ئەوەندە خودی حکوومەتەکەی سوودانی نییە زانیی حکوومەتی سوودانیش لە ژێر فشاری چوارچەوەی هەمانگیە چوارچەوەی هەمانگیش لە ژێر فشاری خەڵکێکایە هەڵمەتێکی هەڵبژاردن هەیە ناکرێت لە هەرێمی کوردستانەوە دەنجێک هەڕەشە بکە ئەوان بێدەنگ بن ناکرێت لە هەرێمی کوردستانەوە لە هەموو کۆبوونەوەکانەوتوانە داهاتی ناو خۆمان نانەوتی 400 میلیارە 50 میلیارە نێرن ئەی تۆ بۆ ئەم هەموو کۆبوونەوە یەک لە دوایەکانە و هەموو راپۆرتەکانی ناردووتە داهاتی ناو خۆمان 400 میلیارە عەجەبەن بۆ ئێستا 50 نێری داوایەکەن ئێستا تۆ بۆ چی گرێبەستێکەکەی لە کاتێکی زۆر ناوەختا بەبێ ئاگاداری حکوومەتی عراق شتێکی زۆر زەبەلاح
ئەمانە هەمووی وای کردووە کە فشارێک لەسەر حکوومەتی سوودانیش دروست ببێ لانی کەم هەڵوێستێکی هەبێ وەک عەرەب بەڵێ بۆ ئینقازی مائی وەلشەزیات. باشە کاکدارە تۆ زیاترڵێ ئەم پرسانە پەیوەستن بە جۆرێک لە هەڵمەت و کار و کاردانەوەی بینی خۆیان و پەیوەندی بە پێش هەڵبژاردنەوە هەیە بەڵام بەڕاستی چۆن هەرێمی کوردستان ئەچێتە ژێرباری هەنگاوێکی وای ئەنی ئەگەر ناوی بنێم استراتیژی لە بینی دوو قەوسا لەبارەی گرێبەستەکانی نەوت و غاز لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکانە بە بڕی 100 ملیار دۆلار ئەمە چۆن من بە هەڵمەتی پێش هەڵبژاردنی بەزانی چۆنە نا ئەمەیان ئەمەی گرێبەستەکە جیاوازەکە کە ئەمریکیەکان دەیانەوێت بە جۆرێک لە جۆرەکان فشار لەسەر حکوومەتی عراقی دروستکەن ئەیانەوێت بڵێن ئێمە هەر لە ناو خۆتانە و سیاسەتی ئەمریکا هەروایە لە هەموو دنیا لە ڕۆژاواش بەرامبەر بە سووریاییکا و لە وڵاتانی تر بەرامبەر ئەوانی تر کردوێتی و ئێوێ بە بەغا بڵێ ئێمە توانین هەر لە ڕێگای هەرێمەوە فشار بکەین گرێبەست بڵێ مە ئەمریکیەکان لەگەڵمانن دۆستین هاوپەیمانین گرێبەستمان کردو ئێمە توانین لە ڕێگای ئەم کۆنتراکتەوە شتێکی ئابوو لە ڕووی تاکتیک سیاسەتی تاکتیکیشەوە بۆ ئێستا ئەمە دەستکەوتێکە بۆ پارتی کە گرێبەستەکەی کردووە بەڵام لە ڕووی استراتیژەوە من بە مەترسی ئەبینم چونکە یەکەم ئەو کاتێک کە دێتە بە کاتێکی فشار بەکاربێنە کاتی خۆی لە ساڵی 2010 ئەمریکیەکان هاتن کۆمپانیای ئەکسۆن مۆبیل کە گەورەترین کۆمپانیای ئەمریکی بوو هاتن گرێبەستیان کرد بۆ دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان دەچەند حەقلێکا دەستیان پێکرد و گرێبەستەکانیان کرد و دەستیان پێکرد بەس دوای ئەوە حکوومەتی عراقی هەمان کۆمپانیای داوت کرد نەوتی باتێل لە میسان و عەمارە کە حەقلەکانیان زۆر گەورن بەرەمهێنان لەو حەقلانە 1 ملیۆن بەرمیل بوو ئەمەی لای ئێمە ڕۆژی 100,000 تا 200,000 بەرمیل بوو هەموو یەک مانگی نەبرد ئۆکسۆن مۆبیل کشایەوە لە عەقدەکەی هەرێ کە عراق مەرجی دانابوو یا لای ئێمە یا هەرێم ڕوونە لەبەرەوەی بەرژەوەندیەکان لەوێ گەورەتر بوو وازی لێنە بێنێ هەرم ئەمریکایە ئەگەر بەرژەوەندی گەورەتری هەبوو لەگەڵ بەغدا هەرێم بەجێ دێڵێ جا هەرێم دۆستایەتی بە چوونی من تا ئەو ڕۆژەی دەبین بە دەوڵەت تۆ عێراقی بە دەستور خۆدەم ئەمە هەڵبژاردووە بە تایبەتی عراقی نوێ ڕوخانی ڕژێم و نووسینەوەی دەستور لەگەڵ بەغدا پێک بێ باشە اینجا حکوومەتی ئێستایی عێراق کە لاوازە و فشاری لەسرە باشتر دۆستی کووردا وەک لەوەی حکوومەتێکی عەرەبی قەومی شۆڤێنی مرکزی بێ دەوڵەتانی تورک و عەرەبی پشتیوانی بکەن ئەو کاتە جوابی کورد ناداتەوە لەبەرەوە ئەمانە ئێستا لەم خۆناغایە بۆ دۆستایەتی کورد باشتر سوپاس دەکەم بەڕێز ئەحمەد ئەنساری لێرە زیاتر گفتوگۆکان ئێمە لە هەرێمی کوردستانەوەی لەگەڵ کاک دکتۆر دارای باسیەکەین وا پێدەچێت بە ئاراستەیەوە بێ ئەم ناکۆکیانە ئەم قسانەی ئێستاییکەن ڕاستیەکەی پرسی تاکتیکین کاتین پەیوەستی بە هەڵمەتی هەڵبژاردنەوە هەیە تۆ پێم بڵێ ئەوەی لە بەغدا کرا ئەوەی بەغداد کردی ئەو هێڵە سوورەی تۆ ناوت نابەزاندوێتی هەر بەڕاستی هەڵمەتی هەڵبژاردنە بەرامبەر بە هەرێمی کوردستان یان نەخێر نیگەرانیە بەرامبەر بە ڕەفتاری هەرێمی کوردستان یان لێدوانێکی دیاریکراوی بەرپرسێکی هەرێمی کوردستان ئەمڕۆ هەڵبژاردن لە پێشە و خەڵک ئیتاری تەنسیقی هەڵبژاردووە و ئەوەش بابەتی مساعدەی هەڵبژاردن دوورە لە هەرێمی کوردستانەوە ئەمە کاردانەوەیکی ڕاستەوخۆیە بۆ گرێبەستەکان کە هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا ئەمریکایان ئەنجامی داوە بابەتێکی دیکەش پێوەستە بە بابەتی بە قاچاغبردنی نەوت و هەروەها ڕادەستکردنی نەوت بە حکوومەتی عێراق لە ماوەی ڕابردوودا و هەروەها ئەو بابەتانەی دێنە ناوەرێمی کوردستان لە ڕێگەی دەواازە سنوورەکانە هەموو ئەمانە کۆبوونەتەوە بابەتەکە لەم دۆخەدا لەدایی نەبووە بەڵکو لە کێشەی چەند ساڵی ڕابردوو کەڵەکە بۆ پێویستە لە ڕووی هوەریەوە چارەسەر بکرێت لە بەغداد لە بەغداد و هەولێر پێویستە بە شێوەی بەڕێزانساری ئەمە کرا لیژنەی فەنی لیژنەی هوەری بم بورە ڕاتەگرم ئەمانە هەر هەمووی کراون
شاندی سیاسی کۆبۆتەوە شاندی حکومی کۆبۆتەوە لیژنەکان کۆبوونەتەوە لەبارەی داهاتی نانەوتیەوە بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان ڕێککەوتووە لەبارەی داهاتی نەوتیشەوە هەرێمی کوردستان با بڵێن چاودێری دارایی هەرێمی کوردستان راپۆرتی داوە بە بەغداد ئەوەندەمان فرۆشتووە داهاتەکەشی ئەمە تێبینیەکەیە ئەڵێ سفرە ینی بەغداد ئاگای لەمانەیە کار لە لیژنە و لیژنەکاریان نەماوە هەردووکیانە زانن چیەکەن بەڵێ بابەتەکە ئێستا بابەتێکی سیاسیە بە دەرەجە یەک ئێمە باسی لە چارەسەری ڕیشەی دەکەین کە براکوردەکانمان کێشەی موچیانەیە موچەش بابەتی قوتی خێزانەکانە ئەم بابەتە بابەتی ئەوەیە کە جیا بکرێتەوە بە شێوەیەکی کۆتایی لە بابەتی سیاسی تەنانەت ئەگەر برایان یاریمی کوردستان هەڵەشیان کردبێ لە بابەتی گرێبەستەکان وە نەوتیشان لە ڕێی سۆمۆنە ناردبێ ئەم بابەتە پێویستە تێبپەڕێنرێت و بگەڕێنێتەوە بۆ دۆخی یاسایی خۆی و موچە بگەرێتەوە سەر سکەی ڕاستەقینەی خۆی و موچە تەوتین بکرێت و بابەتەکە جیا بکرێتەوە لە بابەتی بودجەی کارکردن ئەم بابەتە پێویستی بە خواستێکی سیاسیە لە هەردوو لاوە ئێستا ڕێکەوتنی سیاسی زۆر گرنگە تەنانەت ئەگەر بابەتەکە لە سەرەتای حکوومەتی شەوەکرابێت بەڵام پێوەی پابند نەبوون ئەم گرێبەستانەی ئاخیر بۆتەوەی بێزارکردنی حکوومەتی ئیتیحادی ئەمە بۆتەوەی کێشە و بەرەزم ساری ڕەهەندێکی سیاسی هەیە باش مادەم ڕەهەندێکی سیاسی هەیە ئەم کاردانەوەی بەغداد پێم بڵێ کاردانەوەکەی حکوومەتی سوودانیە یان نەخێر چوارچەوەی هەماهەنگی وای لە سوودانی کرم ئەم کاردانەوەی بەرامبەر بە هەرێمی کوردستان بنوێنێ طبعا عێراق لەلایەن سوودانیەوە پەیڕەو دەکرێت بە بڕیاری بوێرانە بڕیاری ئابووری و سیاسی لە دەستی سوودانیدایە بەڵام فشاری گەلیشبوونی هەیە وارووا بابەتی موچە خەڵکی بەغداد و پارێزگاکانی دیکەش رازینین بەوەی کە موچەی برایانیان لارێمی کوردستان ببسڕێ چونکە گەل لەم بابەتانەدا بابەتی قوتی ڕۆژانە باشە بەرەزم ساری تۆ لێ ڕێگە نادا ئەڵێ ڕێگە دیاریکراوی چوارچەوەی هەمانگی ئەهێنرێ بۆی فشاریان لە تەیفسامی و تەنانەت سوودانیش کردو ئەم بڕیارە بات ئەنی بە دیاریکراوی هەندێک جار ناوی قەیس خەزعەلی ئەهێنرێ لە هەرێمی کوردستان بەڵێ بەڕێز سید خەزعەلی بەشێکە لە حکوومەت و وەزارەتی هەیە و نوێنەریە لە پەرلەمان لە حکوومەت بەڵام بە شێوەیەک بڕیاری کۆتایی لەلای سوودانەیە کە سەرۆک حکوومەتە تەنانەت بڕیارەکە گەر بە فشاریش ببێت ئەو بڕیارە لە دەستی سوودانیدایەوە بەڕێز سوودانی پەیوەستە بە برایانی لە هەموو کێشە هەڵپەسەرەکان چارەسەر بکرێن لەو سەردانەدا لێک تێگەیشتن هەبوو ڕێکەوتن هەبوو پێویست بوو کە و کێشانە و هەرێمی کوردستان سوودمەند دەبێت لە ڕادەستکردنی نەوت و لە بەژەوەندی حکوومەتی عێراقیشدایە و حکوومەتی هەرێمی کوردستان بەرەزن ساری لە ڕاهەندەکەیەوە قەرار بوو شاندێکی چوارچەوەی هەمانگی بێت طبعاً بەهادی ئامری با بڵین سەرۆکاتی شاندەکە بکا بۆ هەرێمی کوردستان
بۆچی ئەم شاندە نەهاو جۆرێک لە با بڵێن ئەگەری چارەسەر هاتوۆتە پێشەوە و پێویستی بە سەردانی شاندەکە نەکردیان نەخێر پرسێکی دیکە هەیە بۆی ئەو شاندە نەهاو بۆ هەرێمی کوردستان. بێگومان ئەم بابەتە باوردەکاریەوە لێ نازانم بەڵام قەیرانەکە ئەوەی کە ڕوودەدات بابەتی خرجکردنی کامیانەکەی بیکە. سيد أستاذ أحمد الأنصاري حبيبي أنا متفق وياك أنه مشكلة سياسية. احنا متفقين هناك مشكلة سياسية بين الإقليم والحكومة الاتحادية، وهذه المشاكل حقيقة قديمة وليست جديدة، ولا بد يعني من الحل. احنا كعراقيين واحنا متفقين على دولة العراق الجديد والعراق الاتحادي، ومشاركين في كتابة الدستور وبناء عراق الجديد، وكنا متفقين أنه فصل موضوع الرواتب الموظفين اللي هي مشكلة حالية داخل إقليم كردستان عن بقية المواضع والمشاكل السياسية بين الإقليم وبغداد. بعد جهد جهيد وتعب شديد أصدرت المحكمة الاتحادية أصدرت قرار بتوطين رواتب الموظفين. يعني فعلا إذا تم التوطين راح تنحل المشكلة، لأن شێشار سەر دەکرا لەبەرەوەی موچە لە بابەتی کارتی بانخی هەموو فەرمانبەرێک دەبوو لە هەرێمی کوردستان وەکو هەموو فەرمانبەرانی سوورماوە بۆچی تەوتین ئەنجام نادرێت موچەی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی هەموو داتاکان ئێستا بوونیان هەیە لەلای حکوومەتی فیدراڵی وە لە ڕاستیش ئەگەر حکوومەت بابەتێکی دەرەوەی دەستور پێچەوانەی دەستور و گرێبەستەکان لە هەرێمی کوردستان دوور دەکەونەوە کە بەبێ چاودێری حکوومەتی عراقین دەبێ پێویستە بە ڕێگەی دادگای فیدراڵی و دەستور و دادگای نێودەوڵەتیەوە چارەسەر بکرێت لە ڕێی دانوستان و دانیشتن و بابەتی دیکە چەندین ڕێگەی جیاوازەیە بۆ چارەسەرکردنی کێشانە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق، بەڵام بابەتی موچە چارەسەر دەکرێت ئەگەر ڕاستەوخۆتەوە. لە سەرەتادا حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جددی نەبوو لە تەوتینکردندا، تاوەکو ئێساش نایەوێت ئەوە بخاتە کاری پێشینەی، بەڵام بە فشاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان دوو پرسمان هەیە، پرسێکیان ڕەهەندی ئابووری و سیاسی هەیە، ئەوە بەجێ بێڵن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی بەغدا ڕێکەوتنی سیاسی لەوە بکەن. ئەمەی دیکە کە تایبەتە بە موچەی فەرمانبەران ئەوە هەموو داتاکان لای بەغدایە تەڵتین بکەن و بەڕاستی ترم سەرێشێ با کۆتایی بێ. بەڵێ ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان هەموو ئەو بابەتە لۆجستیانەی تەوتین پێویستێتی ئەنجامی بدا، ئەوە بابەتی موچە جیا دەبێتەوە لەو کێشانەی کەیانە بڕیارەکە
بڕیارێکی ڕوونە بڕیاری دادگای فیدراالی و مناقەشان ناگرێت کە دەبێتە هۆی ناردنی موچە و لە هەمان کاتیشدا ئێستا ئەو بابەتەی کە ناردنی موچە لە دادگابوونی هەیە ئێستا عێراق ناتوانێت تەوتیم بکە؟ بێگومان بە دڵنیاییەوە ئەوەی لای حکوومەتی ئیتیحادیە هیچ بیانوویەکی نییە بۆ تەوتینکردن و بۆ نەناردنی موچە. ئێستا لایەنەکان هەموویان ڕێکەوتون لەسەرەوەی کە دادگای فیدراالی دادگاکانی پابندکارن و پێویستە هەمووان پێوە پابند بن و حکوومەتی ناوەندیش لە ناوێندا. سواز دەکەم بەڕێزن ساری کاک دارە ڕوو نەویستت چی بگەێنی بابی بەستمەوە بە پێشهاتەکانی ناوچەکە ڕاستیەکەی دەمێک کە باز لە ئەگەری هاتنی گۆڕانکاریەکان بۆ عێراق کرێت تۆ پێت وایە پێ ناچێت ئەمە بەرەو عێراق بێ و دۆناڵد ترەمپ ناوێت دەستکاری دیاریکراوی عێراق بکە چکە بەرژەوەندیەکانی لەوەدانە ئەی چی لەبارەی ئەو پرۆژە قانونی لە کۆنگرێسی ئێستا ڕزگارکردنی عێراق ئەمە یەک دوو هاوکێشەیەکی دیاریکراو لە ناوچەکە هاتووتە پێشەوە بۆی کە دەستی ئێران لە هەموو شوێنانەی کە دەسەڵات و قودرەتی تیا هەبوو دوور بخرێتەوە. ئەمە لە زۆربەی شوێنەکان لە زۆربەی وڵاتەکان کرا عێراق ماوە ئەمە بکرێ بۆچی پێمان وابێ گۆڕانکاریەکە ناگرێتەوە. بزانی یەک بە کورتی یەکشت بڵێم ئەم میوانەی لەگەڵمانە لە خاوەن لە قەرارە نییە لە عێراقا بۆی یەک ڕوونکردنەوە بدەین بۆ هاوڵاتیانیش. ئەم تەڵتینە بۆ ناکرێت سام وازانێ کراوە تەڵتین بۆ ناکرێت حکوومەتی عێراقی ئەمەش بابەتێکی سیاسیە نایە بیکە یەکێتی و پارتی بە تایبەتی پارتی تەکلیف و یعنی داوایەکی زۆریان لە حکوومەتی عێراقی کردووە کە ئەم تەڵتینە نەکەن تەنانەت بە جۆرێک لە فشار بۆ سەر سوودانی چۆنەڵێ بە تەرغیب و تەرهیب یعنی ئەگەر بێت و ئەم تەڵتینە نەکەی ئێمە لە حکوومەتی ئایندە شاومان لێ دەبێ و تا گەیشتوتە ئەو بابەتە لەبەرەوە وەکو بڕیارێکی سیاسیە بڕیاری دادگاشی پێشێل کردووە تەڵتینەکە حکوومەتی عێراقی ناکە بە پێی وایە پارتیوێکێتی بۆ ئەو گرنگترن لەوەی موچەخۆرێک تەڵتین نەکرێ یان ناکرێ ئەمە ڕاستیەکەیەتی و من حەز بەکەم ئەم برادەرەی لەگەڵمانایە لە حکوومەت تا دەسەڵاتێکی هەیە وایە بۆی ڕاستیەکەی پێ بڵێم بڕیاری دادگای فیدراالی ڕاستە بات و مولزیمە بەڵام نایکەن و هەموو داتاکانیشیان لایە لەبەرەوەی ئەڵێ ئەمە دڵیەکێتی و پارتی نایەشێنین بۆ موچەخۆرێک لە هەرێمی کوردستانە چکە داهاتوو ئەو هاوپەیمانمانە بێ و دەنگمان پێدا حکوومەتمان لەگەڵا دروستەکە ئەوە یەک دوو ئەی بۆ لە نەوتە ئامادەن دڵی پارتیوێکێتی بشکە لە نەوتیشان نایەشێنن شەریکن و باشکرا ڕۆگەندەڵی لێرە هەیە لە بەغاش هەیە و تهریب لێرە هەیە لە بەغاش ئەی بۆ نیگەرانن لە عەقدە دیگەرانن لەبەرەوەی ئەم عەقدە بە بیاگەداری ئەوان کراوە فعلەن نیگەرانن واگەر بۆشیان بکرێت تێکیەدەن بەڵام ئێستا بێدەنگن بارودۆخەکە ناساییە با بێنە سەر پرسیارەکە پەیوەندی بەو نیگەرانیەشەوە هەیە ئەمریکیەکان معلومە بە دوای گۆڕانکاریە بن پرۆژەی بەهێزکرد بڕینی دەستی ئێران لە ناوچەکە زۆر قەدیمە لە ئەمریکا لە دروستبوونی نتوانم بڵێم لە هاتنی کۆماری ئیسلامیەوە لە ساڵی 1970 دەستی پێکردووە لە 1970 دەستی پێکردووە و شەڕی ئێران عێراقیش بەشێک بۆ لەو پرۆژەیە و هەتا ئێستاش بەڵام ئێستا ترامپ زۆر ڕوونی کردوێتەوە هەموو ئەو بابەتانە پێشتریش ئۆباما لە دوایەوەی کە سەرۆک نەما لە کتێبێکە باسی پەیوەندیەکانی ئەمریکا و ڕۆژهەڵاتی ناوینی کردو لە ناویشانە باسی پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا کاڵی ئەمریکا ئێران بۆ ئەمریکا زۆر زەرورە من داواکەم حکوومەتی ئەمریکا لە ئایندەشا لەگەڵ ئێرانە ڕێککەوێ ئێران و تورکیا بوونە دوو جەمسەری گەورە لە ڕۆژهەڵاتی ناوین وڵاتی عەرەبی گرنگ نین باسی قسەکانی ئۆباماکەم بەڵێ ئەوانە گرنگ نین بەزەم دوو وڵاتە گرنگن ئەمریکا ئەم دوو وڵاتە بگرێ هەوڵ با کۆمپانیەکانی بچێتە ئەو دوو وڵاتە دۆسایەتی پایەکە لە بەرژەوەندی ئەمریکایەوە کانیشی دەتوانین بڵێن بەڵام بەو مەرجێ ئێران بەو ڕەفتارانی پێشووی کردوێتی ئەمریکا سێ داوای هەیە ینی داواکانی لە ئێرانە لە گۆڕانکاری و ڕوخان و مافی مرۆڤ و مافی کەمینەکان و نەتەوەکانی ئێران و ئەدوانە هەمووی لاچووە داواکاری یەکەمیان بابەتی چەکی ئەتۆمیە کە ئێران فتوایەکی ڕابەری ئێران هەیە ڕابەری ڕۆحی ئێران کە خامنەیە ئەڵێ ئێمە بە حرام یەزانین چەک دروست ناکەین برداواکاری دووهەمیان
دەستبڕینی ئێرانە لە وڵاتانی ناوچەکە وردە لە دەستی ئێران نەما لە سووریا نەما لە لوبنان نەما کورد بۆ ئەم هاوکێشەیە نەخۆزێتەوە هەندێک لە جێ خۆیەتی بەس کورد پێی ناخۆزرێتەوە مەسلحەتی خەڵکانی تر گەورەترە لەگەڵ ئێران لەگەڵ دانوسانایە ئێران ئامادەیە ئەو دەستانە ببڕێ و شیعەکانی عێراقی داوای گۆڕانکاری تری لە ناکە باسی مافی مرۆڤ و مافی نەتەوە کەسی تر نەما ئەنی هەموو هاوڵاتیانی ئێرانیشی فرۆش بە کۆمەڵێک بەرژەوەندی خۆی تنەوای کردووە لە بەرژەوەندی حکوومەتی ئێستای عێراقیش بێ بە شێوازێک لە شێوازەکان ئەمریکا ئەگەر خۆی لەگەڵ ئێرانە پەیوەندی هەبێ و لەگەڵ عێراقیشە خێروبێری عێراق و ئاسمان و ئابووری و هەموو شتێکی لە دەستی ئەمریکیەکانە ئەمریکا لە دەست خۆی نادا بەزەم یان نەخێر دۆخەکە وەکو خۆی ئەمێنێتەوە ئەگەر خواستێکی سیاسی نەبێت لە نێوان ئەو حکوومەتی داهات و حکوومەت هێرمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەڵ و پەسێراوەکان و دوورخستنەوە کە تایبەتن بە ڕادستکردنی نەوت و داهاتە نەوتیەکان و داهاتی دەواازەکان و هەموو ئەو وردەکاریانە ئەگەر خواستی سیاسی هەبێت عێراق خۆی ئێرادێکی سیاسی نەبێت ئەحمەد ئەنساری بمبورە ئەم پرسانەمان باس کرد زۆر بە کورتی ئێمە بەردەوام لە کوردستان لە هەرێمی کوردستان باز لە ئەگەری گۆڕانکاریەکان لە عێراقەکەین ئەوەی لە ناوچەکە ڕوەیە پێشبینی کرا گۆڕانکاریەکان ڕوو دەدات گۆڕانکاری نەرمن لە ڕێی سنووقەکانی دەنگدانەوە ڕوودەدەن و ناوچەکە بە تەواوی گۆڕاوە ڕۆژهاتی ناوەڕاست لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە و عێراقیش پێویستی بە سەقامگیری هەیە لە ناوخۆدا بۆی بتوانێت بەرەنگاری ئاڵنگارەکانی داهاتوو بێتەوە دەچێتە بابەتی دابش بوونەوە بەڵام پێویستە یەکڕیز بن ئەگەر یەکڕیز بن وڵاتێکی بەهێز دەبێت و ئەوەش دەبێتەوە ئەگەر دابش بن دەبێتەوەی لاوازبوونی عێراق و دابشبوونی ئابووری لە بەغداوە لەگەڵ مابووی گەلک سوپاس دکتۆر دارە محەممەد ئەمین وەزیری پێشتری حکوومەت هەرێمی کوردستان سوپاس بۆ ئێوەش دەست بە دوعا